بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ئیش کەلیمەیەکە زۆرمان حەزی لێیەتی و زاراوەیەکە ئەتوانم بڵێم زۆری نەمانەگەر نەڵێم هەمومان ژیانمان لەسەر داناوە. هەر لەو ڕۆژەی کە دەستمان دارەگرێت و ئەچینە قوتابخانە و پێگەین و ئەخوێنین چەنەها ساڵ بۆ ئەوەی کە شاهدەیەکمان هەبێ. ئەی شەهادەکە بۆ چییە؟ بۆ ئەوەی کە ئیشێکمان لەسەری دەستکەوێ و پارەیەکمان لەسەری بخۆین. کەواتە ئەو ماوەی کە لە خوێندنی شەعامێنیتەوە هەر ئەچێتە سەر ئامادەکاریەکە بۆ ئیش، دوایش کە ئەکەویتە ناو ئیشەوە ساڵێ دوان دە بیستی هەتاوەکو تەقاعود دەبی و دوایش چاوەڕێی مردنەکەیت. ئەگەر بگەیت ژیانی ئێمە خۆشەویستەکانمان ئەمڕۆ وای لێ هاتووە لە سایق تەکسیەکی بەڕێزێکەوە هەتاوەکو ئەگاتە سەرۆکێک، هەتاوەکو ئەگاتە بەرزترین پلە باڵاکان، وای لێ هاتووە هەر هەمووی هەڕاکە، هەریەت هەر ئەچێ، هەر هەمووشی بە دوای ئیش و کارە. بیلەوە ناکەینەوە کە ئەم ژیانە وای لێ هاتووە بۆ بە قەوانێک دەبارە و بیستبارە و سەدبارە بۆ تەو لە ژیانی من و تۆیە. وای لێ هاتووە کە خوای گەورە فەرمێ وەجەعەلنە اللەیلە لیباسا وەجەعەلنە النەهارە مەعاشا. ئەم مەعاشە واتە خوای گەورە فەرمێ کاتی ڕۆژمان کردووە بەچی؟ کاتی سپێتیمان کردووە بە پارە پەیاکردن، شەویشمان بۆ ئیسراحەت داناوە. بەڵێ هەمانەی ساکەنە شەوەکەی لەوانەیە ئیشی لە بارتر و گونجاوتر و شپرزەتر بێ وەک لە ڕۆژەکەی. بۆیە کورد ناوی ناوە کاسپی، یعنی کاری سپی. پێشەوەی ئەوروپا ئیشی ڕەش بدۆزێتەوە کورد ئەمیزانی وەکە شتێکەیە پێوتێ ئیشی سپی، یعنی کارێک لە کاتێکی ڕۆژ و لە سپایەتیە بکرێ، بە ڕۆژ بکرێ، کاسپی. ئەمە پێوتێ ئیش. ئەم ئیشە وای لێ هاتووە کە هەمومانی سەرقاڵ کردو بەخۆیەوە، ژیانی جەنجاڵ کردووە، هەمووی هەڕاکە ڕاکێتی، تەنانەت لە مەتار و لە شوێنە گشتیەکان و لە ڕۆژی پشوشە هەمومان بدوای ئەم کارەوەین. ئەم ئیشە وای لێ هاتووە خۆشەویستەکانم کە بۆ بە خولیایەک بۆ بە جێژاوێک کە ئاواتەی چویت جارێکتە لی دەرنایتەوە کە دەری کەوتیت فڕێتە یاک جێژاوەکە بە مردووی دەرتەهێنێ، واتە کەس بە زیینوی لەم بابەتە دەرناچێ. معلوماتی جەنابتان کە لە زمانی ئینگلیزیە ئەڵێ سەلەری، ئەزان سەلەری لە شێوە هاتووە؟ یعنی لە سەلاریە، کلمەیەکی لاتینیە، یعنی مال الملح، یعنی ملح المال، یعنی خۆی پارە. یعنی چی خۆی پارە؟ کاتی خۆی لە پێشینەکانی ئێمەیە بە خوێ مامەڵە کراوە، واتە خوێ کڕین فرۆشتنی پێوە کراوە. بۆیە کورد خوێی ناوە زات لە زمانە پێی خۆیەوە و هەر کەسێکیش هەدیەیەکی بۆ بەرێ ئەگە دەفرەکە هیچ نەبێتیکە ئەچێ فەی بۆ تێیەکە. یعنی ئەم بە مانای پاداشدانەوەیە کە ڕۆژێ لە ڕۆژان خوێ ئاڵوگۆڕی پاری پێکراوە. بۆیە ئەبینیت ئەمڕۆ هەر کەلیمەکە بۆ خۆی بۆ بە ڕاتب بۆ بە موچە کە ئینسان بەردەوام مێشی پێوەی مەشغوڵاکەی موچێت. سبحان الله لەسەر کاتی خۆی ژیانی حسێ بکات بەس بۆ ئەوەی کە سەری مانگ نزیک بێتەوە موچەکەی وەرگێ. نازانین لە ژیانی کەمەکە بۆ حسابی موچەکەی، بەڵام پێی بگا گرنگ ئەوەیە. ئەمە مینەتێکی زۆر گەورەیە خۆشەویستەکان ئەگەر پێی بزانن و نەزانن ئیسلام ڕقی لەوەیە کە کاسبی بکرێن. نەخێر، بەعەکسەوە ئەونەی ئیسلام تەشجیع لەسەر ئیشەکە. ئەسڵەن ئیسلام پێی خۆشە بەیانی زوو بچی بۆ ئیش، دوای نوێژی بەیانی خۆر هەڵهاو بچۆ بەلای ئیش و کارتەوە. فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله. خوای گەورە فەرمێ هو الذي جعل لكم الأرض ذلولا فامشوا في مناكبها كلوا من رزقه وإليه النشور. بەناو شاخەکانە بگەڕێن بۆ کار و کاسبی ئیشی خۆتان، نەک هەر ئەوە بەیانیان زوو، بەرەکەت لە بەیانیان زوو لە ئیشی بەیانیانایە. نەک هەر ئەوە ئەفەرمێ فەئیذا قوضیەت الصەلاة، ئەگەر نوێژی جومعە تەواو بۆ چی بکەن؟ بچن بەلای باخەکانتانەوە؟ نەوەڵا. بچن بەلای ئیسراحەتەوە؟ نەوەڵا. ئەمڕۆ پشووە؟ نەخێر. فەرمێ فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله. بچن بەلای کار و کاسبیەوە، یعنی لە ئیسلامە تەنانەت جومعانیش پشوویتیان نییە. بۆ ئیشی خەڵک نەوەستێ.
سێمە ڕۆژانی شەممان نەخۆش لە هەموو کاتێ زیاترە بۆ چونکە جومعە بەدەم ژانە و بەدەم ئازارەوە ماوەتەوە کەس نەبووە بچێ بۆ لای ناچارێ بێ هەڵی گرێ و چاوەڕێکە هەتاوەکو ڕۆژی دواتر بۆیە لە ئیسلامە تەنانەت شتێک نییە ناوی پشوو بێ بۆ ئەو کەسەی کە ئیشی خەڵکی لەسەر پەکەکەوێ ئیسلام زۆر تەشجیعی ئەمەی کردووە بەقەدەر چی بەقەدەرەوەی تەشجیعی جیهادی کردووە جارێکیان سەحابەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەناو بازاڕە شان و باهوو جسمێکی ڕێحەزی زۆر جوانی ماسوولکەیی هەیە یەت و ئەچێ و ئەکڕێ و ئەفرۆشێ سەحابەکان سەیری دەکەن لەگەڵ پێغەمبەری خوا سەیری ئەم مەشهەدە بکەن چەند جوانە بۆ مەشهەدێکی تەمسیلی قالن يا رسول الله لو كان هذا في سبيل الله أي بيغمبري إخوة ئەم شان و بازووە لە پێناوی خوایشم شێڵی هەڵسوڕانایە و لە پێناوی خۆیان جیهادی کردایە ئەمە جێ خۆی ئەم خوا عەڵەی بۆ ئەمی کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەگەر ئەم کاسبی و ئیش و کارە جای فی سەبیل الله معنای جیهادە فەرمێ ئەگەر ئەمە پاری بۆ ماڵ و مناڵێکی ورد پێپەیاکە خزمەتی دایک و باوکێکی پیری پێ بکە خۆی بگرێتەوە لەوەی کە زەلیل نەبێ و پارەیەکی لە گیرفانە بێ خەڵک ئیستیغلالی نەکا ئەوەشە لە پێناوی خوایە الله چەند جوانە پێغەمبەرێک صلی الله علیه وسلم کار و کاسبی و ئیش و کاری ناو بازار بەراورد دەکا بەچی بەراورد دەکا بە جیهاد بەڵام کامەیەک ئەو پارەی کە زۆر خۆتی بۆ ناڕەنجێنی ئەزانی ڕسەکەت ئێوارەیەتە دەستت چۆن تێرێ ئەڕواتەوە بۆ ماڵەوە ڕسەکەی بۆ نووسراوە تۆش بەدەستی بەتەڵ ناگەڕێتەوە ئیلا چەند عەلاقەیەکە پێیە ئیلا با خەڵی شەگەرم بۆ تۆ کاڕۆیتەوە چۆن بتوانین ئاوا بژین ئاوا بیرکەینەوە بەقەدەر تێرێتەوە کورمان لەسەر خوای گەورە بێ بۆ ڕسقەکەمان کافیە ئەو نەخۆتی بۆ شپرزە ناکەی بە 2 تەلەفۆن و بە 4 سیم کارت تەلەفۆن ناکەیت و خۆت ڕەنجە ڕۆکەیت و ماڵوێرانکەیت و ئاگا لە هیچ نەمێنێ ئەگە ناخۆشەویستەکانم ئەو نەیکە ئێوە تەسەوڕەکەن پیشەی پێغەمبەران مامۆستا پیشەی پێغەمبەرانی چی پێغەمبەر یعنی پیشەکەی خۆی بە نای خۆیەوێتی پێغەمبەر بووە پەیامی خوای گەیاندووە نەخێر خۆی مەفروض بەس ئەمە بکە لەگەڵەوەش ئەیشیان کردووە سبحان الله ئادەم چی بووە دێڵە ئێوە پێم بڵێن کشتوکاڵی کردووە نوح چی بووە دارتاشی کردووە داوود چی کردووە ئاسنگەر بووە موسا چی کردووە شوانی کردووە عیسا عەلەیه السەلام طب و چارەسەر و نەشتەرگەری کردووە پێغەمبەری خۆمان صلی الله علیه وسلم چی کردووە شوانی کردووە ڕۆحم بە قوربانی بێ تیجارەتی کردووە ئیش و کاری کردووە کڕین و فرۆشتنی کردووە نەیوتوم پێغەمبەرم دەستیشی لە ژیانیان لە کەسپان نەکردوێتەوە بەڵکو هەموو دنیا هەم بۆ عیلمەکەی هەم بۆ پارەکی محتاجی بۆ تا ئێستاکێنەش کەواتە خوای گەورە ئینسانی کاسبکاری خۆشەوێ وەکو کورد دەڵێ کاسبکار خۆشەویستی خوایە بەڵێ خۆشەویستی خوایە هەمومان ئەو خۆشەویستەین بۆیە عومەری کوڕی خەتاب بەو گەورەی عەزیمەتی خۆی ئەفەرمێت بڕۆن بەلای کار و کاسبیتانەوە هەر دەست بەرز مەکەنەوە خۆ ئاسمان زی و ئاتوو نابارێنێ ئەبێ بۆی بجۆڵیت ئەبێ کۆکەیەکی بۆ بکەی ئەبێ هەوڵی بۆ بیت ئێمە قسەمان لەسەر ئەم کار و کاسبیەیە کە ئینسان پەنای بۆ هەموو شتێکە بە گوێ نایاتێ هەڵاڵە بەخوا مامۆستا خۆیستان بۆ خەڵکێکیش هەمووی هەر بەڕیبا مامەڵە ئاکات و بەخوا ئەمی شەرم سوێنێ و لەگەڵ بانکیش تەعامل ئەکات و بەخوا مامۆستاجان بینی خۆمان بێ واللهی خۆ بەخوا ئەزانم جگەرەش حرامە لە مارکێتێکی ئادامناوە بس بەخوا خەڵکیە بۆی جگەرەکە شتێکی تیش ئەگەر جگەرەکە نەبێ بخوان نایەتەوە سبحان الله لەم زەعیفیە ئەبینێ لە ڕۆژێکا کابرا پارەیەکی زۆر پێیاکە ئەمیش خۆی پەناگیرێ باسمان لەسەر ئەم کاسبەیە کە تۆ بەڕاست و بەچەپا بە خراپ و بەچاکە هەوڵی بۆ بیت بەس پارە و دەستکەوێ بەس ئیشکەی ناوی ئیش بێ جۆنەیتر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ڕۆژگارێ دێ بەسەر ئوممەتەکەمان ئینسان جۆ نایاتی ئەوەی کە دەستێکەوێ لە حەڵاڵا دەستی کەوتووە یاخود لە حەرامە جارێکان چوون بۆ بانکێ داوای مامەڵەیەکم لێ کرد وتی مامەڵەی ئێمە بەسووە کە بینی ڕیشێکم هەیە میشتم من بەسوو مامەڵە ناکەم نێناسیم تازە کەوتو بوومە ناو ئیش و کارەوە وتی کاکە تۆ لەسەر ئەم هەسارەیە ئەژی تم بەڵێ
بەڵام وتم من هەساری خۆمە ناسم تۆش خوای خۆتە ناسیت ئەوی لەسەر حرام کردویت وتین ئەگەر ئەتەوێ ئاوا مامەڵە بکەی کەسێ دەست ناکەوێت تیجارەتی لەگەڵا بکە باوەڕم پێ بکە ساڵ وەڵ نەگەڕا و بانکەکەی سەداخراوە ئێسشی لەگەڵا بێ نەکراوەتەوە بۆیە خۆشەویستەکانم ئینسان هەرچیەکی کرد بە حرام پەنا بۆ کار و کاسبی بۆ ئیشەکەی نەبا بۆیە کورد و توێتی دەستی ماندوو لەسەر سکی تێرە ئینسانیش هەر کاتێ ئەمەی کرد دەستی خستە سەرسکی هەستی بە خۆشی ئەوە کرد کە الحەمدوللا بە دەستی خۆی بە ماندۆتی خۆی بە ڕەنجی خۆی ئێمە زۆر جاریش ئەمە بەغڵەت تێگەین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند لەسەر ئیش جدیەتمانەکە فەرمێ ئەگەر دارێکە پێبوو ئەرزانی ئەوە قیامەت دێ نیشانەکانی دەودە شاخەکان هەڵکردناون و نیزامی ئەرز و ئاسمان تێکچوو تۆش دارێکە بەدەستەوەیە فەرمێ بیچێنە الله وفي يد أحدكم فسيلة فليغرسها با بیچێنێ خۆ کەس بەرهەمەکەی ناخوا بەڵام تۆ ئەجری لەسەر ئەمە دەستکەوتووە پاداشت دەستکەوتووە ئیسلام هەتا ئەم حەددا دووربینە تەنانەت بە مامۆستایانی ئاینیش ئەفەرمێ وەرنە دەرەوە ئیش و کار و کاسبی خۆتان هەبێ بۆ ئەوەی کە لە فتوا و قسەتانە تەنەزول نەکەن بۆ ئەوەی کە خەڵک بەکارتان نێنێ سوڵتە ئاراستان نەکات هەتا ئەو حەددا ئیسلام تەرکیزی لەسەر ئەم بابەتە کردووە کە هەتا وەکو جدیەت بی لە ئیشە هێشتا کەمە هەر ئیشێکتان کە بەیتقانەوە بیکەین ئێمە بەداخەوە کە ئیشەکەین مانگ بەڕێیەکەین جدی نین لە ئیشەکەیان خوێنکارمان کە خوێندی ئەبێ بە جدی بخوێنێ کاسبکارمان ئەبێ بە جدی کاسبی بکە ئیشەکانمان ئەبێ وەستا و کرێکار و دەستڕەنگینەکانمان وەکو پێویست بن ئەبێ دکتۆرەکانمان لە تۆپا بن ئەگەر هەر یەکە و ئیشی خۆی لە وەستایەکەوە تا مقاولێک لە فەڕاشێکەوە هەتاوەکو مدیرێک ئیشەکەی خۆی بە جوانی کرد ئەزان ئەم وڵاتە چی لێت ئەزانی ژیان چەند پێشەکەوێت ئەزان چەند جوانە بین پێکەوە ئەزان چۆن ئەبی بە وڵاتێکی پێشکەوت و کە لە هیچمان کەم نابێ و پێویستمان بە دەروی خۆشمان نابێ بەڵام بەداخەوە چێ دڵسۆزی بۆ ئیژماوە لە مامۆستا چێ دەوامەکە لە ئاخیری مانگە پارەکە وەرگرە بۆ ئیسلام داوای ئەمەی نەکردووە بۆیە پارەکە سوبحان الله ئەوە حرامە بێ نەموچە ئەمێنێ لە بەرەکەت لە موچەکەش ئەمێنێ دیقەتان ناوە زۆر جار ئێمە گلەی لە غەیری خۆمانەکەین بەڵام والله قلتم أن هذا قل هو من عند أنفسكم بڵێ خەلەلەکە لە خۆتانەوەی خەتاکە لە خۆتانەوەیە لەبەرەوە ئەگەر بمانەوێت کار و کاسبیەکی بەڕێز و بە احترامەوە بکەین ئەبێ بینە دەرەوە لە سیباقی فئران یعنی چی سیباقی فئران یعنی لە پێشبڕکەی مشک پێشبڕکەی مشک چۆنە ئەیخەنە ناو قەفەزێکەوە یانەوە کارەبای پێ دروستکەن لە سەر و قەفەزەکەوە لە لوپێچەکەیە پەنیرێکی بۆ دانێن مشکەکە ئەوێ بگاتە پەنیرەکە هەوڵەیات دەست هەڵەتەکێنێ ئیشەکە کار و کاسبیەکە جوو سەرفەکە نازانێ هەر لە شوێنی خۆیایەتی هەر چاوی لە پەنیرەکەی و هەر هەوڵەیە هەر سیرێکات و هەر خۆی ماندووەکە هەر نایگاتێ هەتا ئەم سەریعتر بێ زیاتر تاقە و کارەبا وزە دروستەکە بەڵام ئاگای لێن یە بەم دروستیەکەن ئەمیش هەر ڕۆوە نایگاتێ ئیش و کار و کاسبیەکەی ئێمەش بەداخەوە وای لێ هاتووە هەر هەوڵە دەیت کاتی خۆی کورت زۆر عاقڵ بوو ئەچوو پریاسکەیە شاردەوە پارەیەکی دەسەکە لە شوێنێکا دایەنە ئەیمە با بمبێنێ بۆ ڕۆژی تەنانە ئەمە ماڵی سپیە داینێ بۆ ڕۆژی ڕەش ئێستاکەنش کە زۆر جان ماڵتەیە کە درێ لە بنمیچ و لە ژوێبان و لە پسەرین و لە پێخەف و ئەوەیە پارە ئەدۆزرێتەوە هی کۆنەکان بۆ چکە عاقڵ بۆ قایم کار بووین بەڵام سوبحان الله موشەخۆری ئەمڕۆ کاسبکاری ئەمڕۆ گوێ لەوە نییە ئەو بەچەنە بەس پێی وتووە وەڵام مدیری شتەکانە کۆن بۆ لە ماڵەوە با بچین بیگۆڕین پارەشی لە گیفانە نییە بەڵام چونکە بە قستە گوێ لێ نییە بەچەی کڕێت و خۆی خاتە ژێبارێکی قورسەوە دوای ناجانێت چون لە ژێبارەکەی دەرچێت ڕێک ئەچێتە ناو سیباقی فێرەکەوە هەڕا ئەکا و هەردەمی بۆەوە هەر نایگاتێ هێشتا قەرزەکەی نەیاوەتەوە مۆدیلی ئەوەی تری بەسەر چووە چۆن بتوانێ بیکاتێ بۆیە خۆشەویستەکەم با نەچینە ئەم دەوامەیە وچکەلی دەرناچین ئەبێت تۆ حسابی خۆ بکرد بێ لە مانگێکا چەنە دەسەکەوێت شتێکی لێلا بیت کە لێن لادا کۆبەوە ئیسیسمارێکی لە شوێنێکی ترا بەکاری بێنیت بۆی کە ڕۆژگارێ دێ توانای کار و کاسبی ئیشە نامێنێ بتوانی مردوودێکت هەبێ بە ئیسراحەت دانیشی عیبادەت و خواپەرستی لەسەر کیتابخوای گەورە ئەمانەتەکە لێ وەرەگرێتەوە
بەڵام بەداخەوە خەڵکی ئەمەی ساکەنەوە ئەوروپا هەر مڵچەیە هەر پایە کات و پێشی ناکە هێشتا خواردوێتی بە قەرسیلی خواردوێتی پێشەوەی کە سەوز بێ بەرەوە مەفروزە ئیش و کار و کاسپەکانمان جارێک تر ڕێخینەوە جاری تر دروستی کەینەوە جارێک تر پلامان هەبێ بۆ ژیان بۆ ئەوەی کە لە ژیانە ئەم هەموو کاتەمان کە بە کار و کاسبیەوە ئەڕوا ئیشمان هەبێ ئێشمان نەبێ تەنها بە ئازار و ناڕەحەتیەوە نەبین تەنها ڕاکەڕاک و ماندوێتی لاشەکەمان بۆ نەمێنێتەوە لەو سەرەوە بە بەرهەمێکەوە دەرچین بۆیە معاشی بەلاش بێپیتە و بێخێر دەستی ماندووە لەسەر سکی تێر دیارە هەموو کەس خۆشی ئەوێنان بۆ لەسەر دڵی دا ئەنێگاوان ئاگاوانتان بینیوە کەنانە باڵێک ئاوا لەسەر دڵی دانێ ئاوێ خاتە ناوینەکەەوە بۆی کەس نیپە جاالێ خۆر بەسەر ئەو بزنی چیەکە نانی شوانە قاچکە هەر ئەوەی هەیە شوانەکە ئەڵێ دیارە هەموو کەس خۆشی ئەوێنان بۆ لەسەر دڵی دادەنێگاوان بەدەست مسی قاڵ بکەی بە هەویر نەک دەستە و نەزەر لە خزمەت ئەمیر باسی موچەخۆریەکە ئەڵێ بەدەست مسی قاڵ بکەی بە هەویر نەک دەستە و نەزەر لە خزمەت ئەمیر نان و دۆیەک و دڵێکی ڕەحەت نەک ترس و خەمی پادشای سەرتەخت أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله